سڵاوتان لێبێ خۆشەویستان. لەم زنجیرە ڤیدیۆیەدا کورتکراوەی زنجیرە کتێبێک بڵاو دەکەینەوە. ناونیشانی کتێبەکەمان مەملەکەتی نورە کە لەلایەن نووسەری بەناوبانگ مامۆستا ماکوان کەریم کاری نووسینی بۆ کراوە. ئەم کتێبە بریتیە لە ڕۆمانێک کە باز لە ژیاننامەی پێغەمبەری خودا دەکات صلی الله علیه وسلم. جیاوازی ئەم کتێبە لەگەڵ کتێبەکانی تر ئەوەیە کە ژیاننامەی پێغەمبەری خودا بە شێوازێکی زۆر جیاواز باس کراوە وەکو ڕۆمانێک. هەروەها کەسایەتی مامۆستا ماکوان کەریم وەکو کارەکتەرێک لە ڕۆمانەکەدا بەشدارە بۆ ئەوەی چێژێکی زیاتر ببەخشێ بە کەسی خوێنەر و بە ئاسانی تووشی ساردبوونەوە نەبێت لە خوێندنەوەی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەوەی دەمەوێت پێتانی بڵێم ئەوەیە ئەم کتێبە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە شێوازێکی زۆر ناوازە باز دەکات، بەڵام ئەو چیرۆکانەی کە ماکوان کەریم بەشداری مەیدانی تێدا کردووە لە ژیانی ڕاستیدا ڕووی نەداوە، بەڵکو نووسەر تەنها خۆی کردوتە کارەکتەرێک و لە باسی ژیاننامەکەی پێغەمبەری خودا بەشداری کردووە. واتە ئەو ڕووداوانی کە باز دەکرێن لەبارەی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم هەمووی لە ژیانی واقعیدا ڕووی داوە، بەڵام نووسەری ئەم کتێبە بۆ ئەوەی چێژی زیاتر بە خوێنەر ببەخشێ ڕووداوەکان وەکو کارەکتەرێک باز دەکا کە لە سەردەمی پێغەمبەردا ژیابێت. ئەم زنجیرە ڤیدیۆی ئێمەش تەنها کورتکراوەیەکە دەربارەی ئەو کتێبە، واتە تەواوی کتێبەکە باز ناکەین و بەشێکی زۆرمان لە کتێبەکە بڕیوە، تەنها ڕووداوە سەرنجڕاکێشەکانتان بۆ باز دەکەین. دەتوانن کتێبەکە بخوێننەوە بۆ ئەوەی بە باشترین شێواز شارەزای ژیاننامەی پێغەمبەر بن صلی الله علیه وسلم. هەروەها دەتوانن زیاتر پشتگیری ئێمەش بکەن لە ڕێگەی لایککردنی ڤیدیۆکە و سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکەمان بەم جۆرە دەست پێ دەکاتەوە. کەوتینە ڕێبەرەو مەککە. لە ڕێگادا لە شێخ فەرغەلیم پرسی: کاکە برسیمە هیچت پێ نییە بیخۆین؟ فەرغەلی: شتێکی وامان پێ نییە، ئێستا دەچینە جێگایەک بزانین هەندێک نان و پەنیر ناکڕین؟ ماکوان: بۆ پەنیر لەم سەردەمەدا هەیە؟ فەرغەلی: لەم ناوچەیەدا پەنیرێکی زۆر خۆش و نانی زۆر جوان دروست دەکەن، هەوڵ ئەدەین خۆشمان ڕاو بکەین، دەم و ئێوارە خۆمان مەڵاز ئەدەین بۆ ڕاو. ماکوان: باشە خۆزگە سیلاحمان پێدەبوو. فەرغەلی: ئەی ئەوە نییە پێمانە؟ ماکوان: نامەبەستم کڵانشیکۆفێک یان قەناسێک. فەرغەلی بە پێکەنینەوە: ئیتر باسی ئەو شتانە نەکەی، کەس لێت تێناگا، دوای پێت پێدەکەن. ماکوان: ئەزانم، بەڵام بڕواب کە شێخ فەرغەلی برام هیچ فەرقێکی وا نابینم لە خەڵکی ئێستا و ئەو سەردەمەی کە خۆمانی تێدا دەژین. فەرغەلی: چۆن؟ تێناگەم ئەم سەردەمە و سەردەمی خۆمان زۆر جیاوازن لە ڕووی پێشکەوتنەوە. ماکوان: ڕاستە لە ڕووی پێشکەوتنەوە گومانی تێدا نییە، بەڵام لە ڕووی کۆمەڵایەتی و ڕۆژ و خەڵکەوە هەریەک زۆرن، ئەمە سەردەمی جاهیلیەتە، بەڵام جیاوازی نابینم لە نێوانی خەڵکەکاندا. ئەگەر بڵێم سەردەمی ئێمەش هەروەکو ئێسا پێویستی بە پێغەمبەرێکە بۆمان بێت، بەڵام بەداخەوە پێغەمبەر دوای حەزرەتی موحەممەد صلی الله علیه وسلم نایەت. فەرغەلی: لێت تێناگەم ئەتەوێ بڵێ چی ماکوان؟ ماکوان: ئەو سەردەمەی کە لە کتێبەکەدا باسکراوە لە دەوڵەتی فارس، ڕۆم و چین و هیند و میسر تا دەگاتە هەموو جیهان، ئایا زەمەنی ئێستا پێویستی بە ئیسلام نییە؟ پێویستی بە هاتنی پێغەمبەری خوا نییە سەر لە نوێ بگەڕێتەوە ناومان؟ خۆت وەڵام بدەرەوە شێخ فەرغەلی. فەرغەلی: بە دڵنیاییەوە قسەکەت ڕاستە لە ڕووی کۆمەڵایەتی و ڕۆشت و ئابووری و تەنانەت ئاکارەوە وێرانە. ماکوان: لای هەموو خەڵک ئاشکرایە کە کۆتا پێغەمبەر موحەممەد صلی الله علیه وسلمە، چیتر زیندوو نابێتەوە، بەڵام ئەوەی کە لە ناوماندا ماوە شەریعەتە ڕەبانیەکەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئایا پێدوانیە ئەم دنیاە بە هەموو ئەوروپا وڵاتی ئیسلامی هەر هەموو بەگشتی پێویستیمان بەوەیە جارێکی تر ئیسلام بگەڕێتەوە؟ ئەو پێغەمبەر ئازیزە صلی الله علیه وسلم زیندوو بێتەوە لە ناوماندا بە سونەتەکانی؟ فەرغەلی بە پێکەنینەوە: ئەی من و تۆ بۆ لێرەین ماکوان؟ ماکوان: حەز دەکەم بەدەم ڕێگاوە باسی سەردەمی خۆمانت بۆ بکەم، وەرە سەیری کۆمەڵگەکان بکەین چۆن تووشی دڕندەی و تاوان و ئینحیراف و ڕەفتاری ناشرین بوون، سەیری وڵاتان بکەین بەرەو کوێ دەڕوا، بزانن تووشی چ کارێکی ئەخلاقی و شەذوذی جنسی بوون،
دەزانیت پێویستیمان بەوە هەیە کە ئەم سەرزەویە خەڵکێک بیگرێتە دەست کە شوێن کەوتوی محەممەددا صلی الله عليه وسلم. باشە چۆن بتوانین ئەو سەردەمەی کە خوێنمەوە لە شارستانێتەکان گرەی بدەین بە ئێستاوە؟ ئەو کۆمەڵگەیە هەمان ئەو کۆمەڵگەیە کە ئێستا ئێمە تێیدا دەژین. فەرغەلی: بارەکەڵا ماکوان، بۆ خۆت و شیکاری زۆر جوانە. ماکوان: ئەی تۆش پێم بڵێ بۆ ئەم ئیسلامە لە مەکەوە دێت بە زمانی عەرەبی؟ فەرغەلی: باشە بۆت باز دەکەم، بەڵام با بچینە ئەو دێیە کەمێک شت بکڕین. دەچم لەو ماڵە نان دەکڕم، بڕۆ بەیەکەوە دەچین. کە چووم کچێک هاتە دەرەوە هەر زۆر جوان بوو، لە جوانیەکەی سەرسام بووم. لە تاواندا هەموو قسەیەکم لەبیر چۆوە. کیسە پارەکەم بەدەستەوە بوو، بەدەستمەوە گرتم بۆ ئەو. ئەویش هەر دەیوت ئەوە چییە ئەوە چییە؟ لە تاو جوانیەکەی وتم هیچ، هەمووی بۆ خۆت. فەرغەلی: نانی دەوێ بای ئەو پارە نانمان بدەرێ؟ کچەکە: نانمان نییە، تەنها ئاردمان هەیە. ئاردەکەی لێکڕی داوای لێکرد شتێکی بداتێت تێیدا بیشێلی. منش وەک سەحنی سەتەلایت نیگا و ڕووم لە دەرگە و پەرژینی ئەو ماڵە بوو. حەوشەکەیان تەویلەی حەیوان بوو، پڕ بوو لە مەڕ و چەندارێک لە حەوشەکەیاندا بوو. خانوەکەیان لە قوڕ دروست کرا بوو. کچەکەش تەماشای منی دەکرد و پاڵی دابووە بە دارەکەوە. ماکوان: شێخ فەرغەلی ئەوە سەرسامە بە من وا سەیرم دەکات؟ فەرغەلی: نەوەڵات تۆی بەلاوە سەیرە، وا دەزانێت لە ئاسمانەوە دابەزیوی، لە مرۆڤی ئەم سەردەمە ناچیت. ماکوان: بۆ؟ فەرغەلی: تەماشایەکی خۆت بکە، ئەوە جلوبەرگی ئەم سەردەمەیە، جلەکانی کە پێم دایت بۆ لە بەرد نەکردووە. ماکوان: ڕاست دەکەی کە تەماشای خۆمم کرد، دیسان پانتۆڵێکی کابۆ بلوسێکم لە بەردا بوو. ئینجا بیرم کەوتەوە بۆیە ئەو کەسەشی کەوتیان سەلمانە منی بینیوە ڕای کردووە لێم، وای زانیوە جۆرێکم لە مرۆڤە ئاسمانیەکان. فەرغەلی: ماکوان حەز دەکەی ئەو کسەت بۆ داوا بکەم؟ دوای ئەوەی ئەو نازدارەمان بینی، ئارد و خوێ و هەندێک شتومەکی ترمان کڕی. شێخ فەرغەلی وتی: ماکوان ئەڵی چی ئەو کسەت بۆ مارە بکەم؟ ماکوان: ئاخر من ژنم هەیە، زۆرم خۆش دەوێ، پێویستم بە ژنهێنان نییە. فەرغەلی بە پێکەنینەوە: کوا خێزانەکەت؟ ماکوان: ڕاستە لێرە نییە، بەس خۆ دەگەڕێمەوە بۆ لایەن. فەرغەلی: لێرەدا تۆ پێویست بە خێزانە و پێویستە لەم ژیانەدا خاوەنی خێزان و ماڵ و منداڵیش بیت. ماکوان: یا شێخ ئەشێ سەیری ئافرەتێکی جوان بکەم، بەڵام بیرم بۆ ئەوە نازوڵێت لە ئێسادا ژن بهێنم و بیر لەوەش ناکەمەوە، برسیمە بانان دروست بکەین. فەرغەلی: باشە ئەو تەپاڵانە بهێنە، لەوێدا با لە دەوری ئەو بەردا ئاگرێک بکەینەوە و تەپاڵەکان بسووتێنین. ماکوان: بەوە نان دروست بکەین؟ فەرغەلی: ئەی چۆن خۆشترین تام و بۆنی هەیە، خەڵکی هەر بەوە ئاگر دەکاتەوە. عابید و ڕازی چوون بۆ ڕاو، بەڵکو شتێک بگرن بیخۆین، تا ئەوان دێنەوە با من و تۆ هەویرەکە بشێلین و ئەو بەردە پانا بهێنە ئێرە، بانانەکەی لەسەر ببرژێنین. ماکوان: کاکە ئەوە بۆ نان نابێ، ئەوە بۆ زۆپایەک یان شتێکی تر باشە. فەرغەلی: لەوە زیاتر نییە و داری ئێرە هەمووی تەڕە، ئەی خۆیت ئەوەیە، نای خۆیت هەر ئەوەیە. ماکوان: باشە. لەم قسانەدا بووین، ڕازی و عابید گەڕانەوە بە بزنە کێوێکەوە سەری بڕابوو، بەڵام لی نەکرابەوە و هەر بەلاشەیەوە بوو. ڕازی دەست و قاچی بە هەردوو دەستی گرت بوو، ورگیشی نابووە پشتە ملیەوە. خێرا گوریان و نانمان دروست کرد و گۆشمان برژاند، ئەوەی کەمایەوە ئاردی پێدا کرد و لە پارچە قوماشێکەوە پێچاو هەڵی گر. دیار بوو وا گۆشتیان هەڵدەگر. نزیکەی 6 نانمان کرد و بەرەو شاری مەکە کەوتینە ڕێ. پرسییم ئێستا ئێمە لەکوێین؟ فەرغەلی: ئێمە لە وڵاتی پارسین، لە نێوانی تەبرێز و حەلوانین. فەرغەلی لە پڕ کەوت بەسەر مندا، هاواری کرد شانم سووتە، کە تەماشام کرد تیرێک بەرشانی کەوتووە. هاوارم کرد فریاکەون فەرغەلی بریندار بووە، هەروام و تیر بەسەرمەوە وەک باران ڕێژنەی دەکرد. بەپەلە ڕام کرد، ئەوان بە قەلغانەوە فریامان کەوتن تا چوونە پشدارێک و چەند سوارێک لێمان نزیک بوونەوە. ئێمەش هەموو کەرەستە و شتەکانمان بەجێ هێشت بوو. کتێبەکەی منش لە ناو کۆپانی ئەسپێکدا بوو، ئەویشان برد، هەرسی خواردن و شتمان پێبوو بردیان. شێخ فەرغەلیش بریندارە. لە دوای ئەوەی چەتەکان تیربارانیان کردین، فەرغەلی بریندار بوو. هەموو کەرەستە و تەنانەت کتێبەکەی منیشیان برد.
فەرغەلی ڕازی و عابدی نار بە شوێن سەتەکاندا دوور بە دوور تا هیچ نەبێت کتێبەکە بهێننەوە. پێیوتن کە ئێمە دەگەڕینەوە بۆ ئەو دێی کە ئاردەکەمان لێکڕین. ئەوەشی پێوتن لە کاتی هەر کارە ساتێکدا یەکێکتان بە زووی بۆ لامان بگەڕێتەوە تا ئاگادار بین. ئەوان ڕۆشتن کەوتنە دوایان. فەرغەلی بە منی ود هیچ پارەت پێیە؟ ماکوان: 1 کیسە درهەمم پێیە. ئەویش دەستی کرد بە کەشکۆڵەکەی پشتیدا. 8 کیسە پارەی پێبوو. سواری دایە من و باقیەکەی خۆی هەڵیگر و منیش بە پەلە کردمە کۆڵم و ڕوو دێکە کەوتمە ڕێ. هەرچەندە ماندوو بووم بەڵام نەوەستام تا گەیشتمە دێکە و چوومەوە بەر دەرگای ماڵی کچە جوانەکە. هاوارم کرد لە بەردەم پەرژینی حەوشەی ماڵەکەیان داوەستام. پیاوێک هاتە دەرەوە پێم وت: ئەم بریندارم پێیە. لێم تێنەگەیشت تا بە زمانی پەهلەوی کەمێک بە شەق و شڕی قسەم کرد ئینجا تێگەیشت. وردە وردە لە کۆڵمی هێنایە خوارەوە. فەرغەلی خوێنی تێدا نەمابوو. خۆی ڕەش بوو. ئەوەندەی تر ڕەش هەڵگەڕابوو. دامانگر ئاویان گەرم کرد برین و خوێنەکەیان سڕی. مەرهەمێکیان هێنا و دایان لە دەور و پشتی تیرەکە و تیرەکەیان دەرهێنا. ئەویش دیار بوو ماندوو بوو خەوی لێکەوت. منیش کیسەیەک درهەمم دایە دەست پیاوەکە وەریگر. بە منی ود لە لایدا بمێنەرەوە. ئێستا دەسم نان و ئاوتان بۆ ئامادە دەکەم. تا دەمە و بەیان ئاگام لە فەرغەلی بوو. چاوی کردە و وتی: نوێژت کردووە؟ ماکوان: نەخێر. فەرغەلی: تۆ بڕۆ دەستنوێژ بگرە و بێرەوە، منیش تەیەمۆم دەکەم. چوومە سەر ئاوی ئاژەڵەکانی ماڵەکە و لە دۆڵچەیەکدا ئاوم دەرهێنا و دەستنوێژم گرت و گەڕامەوە بە جەماعەت نوێژمان کرد. ماکوان: ئێستا تەندروستیت باشە؟ فەرغەلی: سوپاس بۆ خوا باشم، تیرەکە زۆر کاریگەری نەبووە. ماکوان: شێخ جا باشە من چی بکەم؟ کتێبەکەیان برد، خۆ هەتا ماوم دەبێت لێرە بم. فەرغەلی دەستی کرد بە پێکەنین و بیری خستمەوە کە گوایە من بە شوێن پێغەمبەر کەوتوم. ماکوان: ڕاستە بەڵام ئاخر ماڵ و منداڵم جێهێشتووە. فەرغەلی: ئاساییە لێرە دروستی دەکەینەوە. ماکوان: آخر ئەوەندە سادە نییە لێرە دروستی بکەمەوە. تەمەنێک لەگەڵ هاوسەری خۆمدا بووم، خۆ هەروە بە ئاسانی لە بیر ناکرێ. فەرغەلی بە پێکەنینەوە: هیچ چارەیەکی تر شک دەبێت تا بیکەین؟ ماکوان: ناچار نییە، بەڵکو خوای گەورە بیکە ڕازی و عابید کتێبەکە بهێننەوە. فەرغەلی: خوا بکە خۆیان سەلامەت بن. ماکوان: باشە ئێستا چی بکەین؟ فەرغەلی: دوای کاری خۆمان دەکەوین، لێرە بۆچی هاتوین ئەوە دەکەین. ماکوان: کە بگەینە خزمەت پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم، ئەوە تاکە ئیشی ئێمەیە وایە؟ لەم قسانەدا بووین گوێم لە دەنگی کابرای خاوەن ماڵ بوو وتی: وەرنە دەرەوە بانگتان دەکەن، 2 کەس بە شوێن ئێوەدا دەگەڕێن و 2 تەرمیشیان پێیە. کەوای ود بە پەلە ڕام کردە دەرەوە. لێرە سیرۆکەکە ڕادەگرین. هەوڵ دەدەین لە ڤیدیۆکانی داهاتوودا تەواوکەری ڕووداوەکانتان بۆ باز بکەین. زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. وە لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.